هەر هەڵەیەکت کرد داوای لەبوردن بکە و کەل لە ڕق مەبە. هەمیشە هەوڵ بدەن بە دەروونێکی ئارامەوە هەڵسکۆت بکەن. چیرۆکی من ئەمڕۆ میوانداری دەروونزانێکی دیاری کۆمەڵگای کردووە. ئەو فێڵە دەروون ناسیانە چین کە بەهۆیەوە بتوانین مێشکی کەسی بەرامبەر بخوێنینەوە. غەڵەتە یەکێک چمە فەتاحفاڵ نین یەکێک تەماشای دەموچاوتت کە مێشکی خۆ دەخینم. چەند گرینگە کەوا چاودێری و ئاگاییمان هەبێ لە ڕەفتار و هەڵسکەوتی مناڵەکانمان. بابا بەڵێ پۆلیس بەڵێ مامۆستا هەموو بەڵێ نەخێر نییە لەکنی فێری ناکەین ناوە ناوە بڵێت نەخێر ئەتمات کات لەسەر خۆی. لەو سێزدە کەسە چواریان وام کرد فێرە خوێندنی قورئان بن. ئێستا ئێمە لە یەکێک لە شوێنەوارەکانی ئەنکاوین. جادە چۆن و سێبەر بوو کاتی بەیانی بە شێوەیەک فێریانم کرد ئێستاش وشەکان بەبیرم بێ. تۆ ئینسانی تۆ دەتوانی موشکیلا خۆ بە عەقلا خۆ چا بکەیت. پرۆگرامی چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.